بەڕێز پۆل دەیڤس شارەزای لێکۆڵینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی وۆرڵد پۆلیتیکس لەگەڵمانە. بەڕێز پۆل سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن، خۆشحاڵم لەگەڵمانی. هەمووشە کە من و تۆ گفتوگۆکەین وەڵامەکانت زۆر ڕاشکاوانەیە. پێم بڵێ ئەمڕۆ ژەنەرال دەیڤید پەترۆیۆس لە بەغدا لەگەڵ چەندین سەرکردەی عێراق کۆبووە، بە چ سیفەت و پۆستێک بەرپرسی پێشووی CIA لە بەغدایە؟ He had to visit them primarily as a private citizen and director of his own foundation. He does not have any official کەسێکە کە تاوەکو ئێستا هیچ پۆستێکی فەرمی نییە لە حکوومەت، بەڵام ئەو پەیوەندێکی باشی لەگەڵ بەرپرسانی کۆشکی سپی هەیە. ئەو توانای ئەوەی هەیە کە دەتوانێت پەیامەکان بگەێنێ، پەیامی حکوومەت بگەێنێ بە عێراق. زۆر چاکە. ئەو ئەرکەی بەم جەنەرالە خانەنشینە دراوە چییە؟ چۆن نەتوانێت جێبەجێ بکە؟ وەک وتم ئەو پەیامی ئەمریکای هێناوە بۆ ئەمریکا، پەیامی واشنتنی هێناوە بۆ هەولێر و بەغدا، و هەروەها توانای ئەوەی هەیە کە ئەو کاتەی کە فەرماندەی فێرقەی 101 بوو لە عێراق و هەروەها لە هەرێمی کوردستانیش ڕۆڵی هەبووە، دۆستێکی نزیکی گەلی کووردە، و ئەم دەتوانێت پەیامی کۆشکی سپی بهێنێتە عێراق و هەروەها پەیامەکان بگەێنێتە تورکیاش، و دەتوانێت بۆ عێراقی ڕوون بکاتەوە کە ئیدارەی ترەمپ چی دەوێت، و نایانەوێت هیچ گۆڕانکاریەک لە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عێراق هەبێت. و ئێستا وا دیارە کە عێراق و حکوومەتی بەغدا نزیکە لە ئێرانەوە و پشتی لە کورد کردووە، بەڵام ئەم کەسایەتێکە هاتووەتە بەغدا پەیامی ئەمریکای هێناوە کە چاوی لەوەیە حکوومەتی نوێ عێراق بە ئەرکی خۆی هەستێت و چی دیکە ڕێگە نەدات کە پشتیوانی لە ئێران بکرێت. زۆر چاکە. دەیڤید پەتریۆس دژمنێکی سەرسەختی میلیشیاکانە، چاوەڕێی وەرزێکی ململانەی توند لە نێوان ئەمریکا و ئەو ملیشیانە دەکرێت؟ Very definitely. I mean, he is definitely. ئەو بە تەواوی پشتیوانی لە بیرۆکەی ئێران ناکات کە لە ڕێگەی گروپە میلیشیاکانەوە عێراق کۆنتترۆل بکات. یەکێک لە پەیامەکانی ئەمە بووە کە دەبێت میلیشیاکان کۆنتترۆل بکرێن، نابێت هیچ ڕۆڵێکیان لە عێراق هەبێت و نابێت تاران ڕۆڵ و هەژمونی بەسەر عێراق و میلیشیاکاندا هەبێت. بەداخەوە ئێستا میلیشیاکان تەڕادەیەک دەسەڵاتی سیاسیان بەدەستهێناوە. پێترۆیۆس پەیامی ئەمریکای هێناوە بۆ بەغدا و دەبێت ئەم میلیشیانە کۆنتترۆل بکرێن. زۆر باشە. ئەمریکا چۆن لە حکوومەتی نوێی عێراق ئەڕوانێت؟ تێڕوانینی بۆی چییە؟ پێم وابێت پیرۆزبایی حکوومەتی نوێ کراوە، بەڵام من تاوەکو ئێستا نازانم کە بەم ئەو ئەرکەی کە حکوومەتی عێراق جێبەجێ دەکات لە داهاتوودا ئەمریکا دڵخۆش دەکات یاخودنا. ئەوەی کە تاوەکو ئێستا دەبینرێت ئێران هەژمونی بەسەر عێراقەوە هەیە و سەرۆک ترامپیش نایەوێت سزا بەسەر عێراق بسەپێنێت، بەڵکو دەیەوێت هاوکاری عێراق بکات، چونکە لە بەرژەوەندی ئەمریکا و لە بەرژەوەندی عێراقە و لە بەرژەوەندی تەواوی وڵاتەکەیە، کورد و سونە و شیعەش. باشە، کەواتە بەرژەکانی ئەمریکا بۆ حکوومەتی نوێی عێراق چین؟ The terms of the new Iraqi government are دەیانەوێت حکوومەتی نوێی عێراق کار بۆ عێراق بۆ وڵاتەکە بکات و هەماهەنگی هەبێت لەگەڵ ئەمریکا و وڵاتانی دیکەی عەرەبی و دوورکەوێتەوە لە هەژمونی ئێران.
باشە چەند کات لە بەردەم عەلی زەیدی هەیە بۆ ئەوەی کە مەرجەکانی ئەمریکا جێبەجێ بکات؟ نازانم کاتێکی دیاریکراو هەبێت و دانرابێت بۆ جێبەجێکردنی مەرجەکان، بەڵام ئەوەی کە ئێستا لە ئەرزی واقع هەیە دەبێت مەرجەکان جێبەجێ بکرێت و من پێم وابێت سەرۆک وەزیرانی نوێ دەتوانێت بە ئازادی کارەکانی خۆی جێبەجێ بکات. ئەگەر میلیشیەکان دوورخڕانەوە هەنگاوەکانی ئەمریکا چی دەبن؟ توانای بەهەڵۆشانەوەی گروپە چەکدارەکان حکوومەتی عێراق دەستکراوەتر دەبێت بۆ ئەوەی ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات و دەتوانێت ژەرخانی خۆی ببوژێنێتەوە و دەتوانێت ئابووری خۆشی ببوژێنێتەوە و پشت بە ئابووری خۆی ببەستێت و هەماهەنگی لەگەڵ وڵاتانی دیکە بکات، هەماهەنگی و هاوکاری لەگەڵ وڵاتانی دراوسەی هەبێت و هەروەها سەقامگیری و ئاسایشی وڵاتەکەش دەپارێزرێت. زۆر باشە، ڕۆڵی ئەمریکا چی دەبێت لە بەدیهێنانی و ئامانجانی کە تۆ باسی کردن لە عێراقا؟ دەبێت هەماهەنگی ئابووری زیاد بکرێت بۆ ئەوەی سەقامگیریەکی سیاسی لە عێراق هەبێت. ئێستا کێشەیەک لە عێراق هەیە و تەواوی ناوچەکە کێشەیەکی کێشەی سەقامگیری هەیە. ئەمریکا دەیەوێت سەقامگیری لە عێراق هەبێت بۆ ئەوەی ئابووریەکەی ببوژێتەوە و هەروەها هەرێمی کوردستان و عێراقیش پێکەوە هەماهەنگ بێن بۆ ئەوەی هەرێمی کوردستانش لە ڕووی ئابووریەوە ببوژێتەوە. ئەمە لە بەرژەوەندی تەواوی عێراق دەبێت. پەیوەندیەکی باش لە نێوان هەولێر و بەغدا باش دەبێت بۆ تەواوی وڵاتەکە، چ لە ڕووی ئابووریەوە بێت، چ لە ڕووی سیاسیەوە بێت، یاخۆت چ لە ڕووی هەماهەنگی سەربازیەوە بێت. دەبێت حکوومەتی عێراقیش هاوکاری پێشمەرگە بکات و لە هەموو بوارەکاندا هەماهەنگی هەبێت. بەڕێز پۆل دەیڤس شارەزای لێکۆڵینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی وۆرڵد پۆلیتیکس لەگەڵ مابووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.